سڵاوتان لێ بێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت. تەندروستی یەکێک لە بناغە گرنگەکانی ژیان. تەندروستی بریتیە لە سڵامەتی تەواوی جەستەی و دەرونی و کۆمەڵایەتی مرۆڤ. بەپێی پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی، تەندروستی تەنها نەبوونی نەخۆشی یان کەموکۆڕی دیکە نییە لە جەستەدا، بەڵکو نەبوونی هیچ کێشەیەکی تەندروستی دەرونی، کۆمەڵایەتی، ئابووری یان جەستەیی بۆ هەر ئەندامێکی کۆمەڵگایە. لە کولتور و فەرهەنگدا تەندروستی بریتیە لە هەستکردن بە شادی و باشبوون، هەروەها هاوئاهەنگی بەشە جیاوازەکانی جەستە لەگەڵ یەکتردا. ئەمڕۆ گرنگی گەشەپێدانی تەندروستی گشتی بۆ چەسپاندنی دادپەروەری کۆمەڵایەتی لە بواری تەندروستیدا لە هیچ کەسێک شاراوانیە. بۆیە گرنگیدان بە تەندروستی ئەرکێکی سەرەتاییە بۆ حکوومەتەکان و تاکەکان. بۆ چاوتێکردنی ئەم بابەتە من بانگشتی دکتۆر محسن سوهرابی ئەندامی بەڕێوەبەرێتی ئەنجومەنی خۆبەخشی پزیشکانی کوردستانم کردووە کە وەڵامی چەند پرسیارێکم بداتەوە. دکتۆر محسن ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە ئەم کاتێ ئێوەش باش و سڵاوی تایبەت بۆ هاوکارانت و بینەرانی خۆشەویستان. زۆر سپاس و بەخێراتن تەکەم دکتۆر سوهرابی. تکایە لەبارەی ئەو پێناسەوە کە لە پێشەگیدا ئاماژەم پێکرد زیاتر بابەتەکە بۆ بینەرانمان شی بکەنەوە. بەڵێ هەروەکو خۆتان باستان کرد و پێناسەیەکتان فەرموو، سڵامەتیش وەکو هەموو بابەتێکی دیکە پێناسەی زۆری بۆ کوتراوە، بەڵام ئەوەی کە سازمانی بێهداشتی جیهانی WHO باسی لێ دەکا و پێناسەی دووە، تەنیا ئەوە نییە کە کەسێک هیچ کێشەیەکی نەبێ یان نەخۆشیەکی بەڕواڵەت لە زاهردا نەبێ، بەڵکو بەرخورداری لە ڕفاهێکی هەم جەستەیی هەم دەرونی و هەم کۆمەڵایەتیە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن ئەو کەسە لە چه ئاستێکدا سڵامەتەکەی لە سڵامەتیەکەی لە چه ئاستێکدایە. جەستەیەکە دیارە ئەو نەخۆشیانەی کە جەستە دەتوانێت بیبێ دەرونیەکە دیسان هەر دیارە، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە کە ئەمانەش لە پەیوەندیەکی ئاڵۆز و کۆمپلیکەدان و هەم ئەم لەسەر ئەو کاریگەری هەیە هەم ئەو لەسەر ئەم، بۆیە بەگشتی ئەمانە دەتوانین ئاوا پێناسەی بکەین و گرنگیەکە لەوەدایە کە هەر کامێکیان نەبێ لەوانەیە ئەوی تریش بخاتە ژێر کاریگەری خۆیەوە. مەسەلەی گرنگیدانی تەندروستی لە ئێراندا چۆن دەبیننەوە؟ ئەوەی ڕاستی بێ گرنگیدان بە سڵامەت دیسانەکە ئاڵۆزە، ینی بەشێکی لەسەر ئەستۆی بەشێکی زۆر کەمی لەسەر ئەستۆی هەر کەسێک بۆ خۆیەتی، بەشێکی پەیوەندی دەدرێ بە فەرهەنگ و کولتوری ئەو کۆمەلگاوە و بەشێکی هەرە زۆریشی ئەرکی سەرشانی ئەو سیستم و دەوڵەت و ئەو بەڕێوەبەرانەوەیە کە بەرحاڵ حاکمیەتی ئەو وڵاتەیە ئەو جغرافیایە بەدەستیانەوەیە. گرنگیدان بە سڵامەتی ئەگەر چی لەسەر کاغەز لە وڵاتی لە جغرافیای ئێران وا دیارە گرنگی پێدەدرێت، بەڵام بەهۆی کێشەهایەکەوە کە هەیە و بەهۆی فەشەلێکەوە کە سیستمی ئیجرایی ئەو جغرافیایە ئەو وڵاتە هێناویەتی پێناگا بەو ئامانجانە کە دەبێ بگاناگە. ئەوەیە کە گرنگیدان مەسئلەیە کە ئیجرایکردنی ئەو بەرنامانە کە بۆی دادەڕێژی مەسئلەیەکی دیکەیە و هەروەها بەرنامەکانیشیان، ینی سیستمی سڵامەتی ئێران تووشی سەر لێ شێواوی بووە لەبەرەوەی کە خۆشی نازانێت چییە. جاگەر دواتر دەرفەت بوو باز لەوە دەکەین کە سیستمهای دەرمانی بە پێی فەکتۆرهایەک تعریف دەکرێت و بەرنامەڕێژی بۆ دەکرێت، بەڵام ئێران بۆ خۆی نازانێت کە ئەم سیستمی سڵامەتە سوسیالیستیە، لیبرالیستیە، ینی شتی ئیسلامی تێکەڵی کردووە. بەڕاستی وەکو چێشتی مجێوری لێ هاتووە و لە کۆتاییدا زۆر باش تەنانەت منیش سەری لێ دەرناهێنم، بەڵام هەرو بەرنامەیەش
لەبەرەوەی کە بەڕێوەبەرەکان و مەسئولەکان و بەرپرسەکان فاسدن لەسەرەوە تا خوارێ ئەوەشیان بۆ ئیجرایی نابێ و ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە سەیرێکی ینی ڕوو بە ئاسۆیەکی ڕوون نییەوە ئەوەی کە دیارە ئاسۆیەکی زۆر تاریکە و هیچ دڵخۆشکەر نییە. مەبەستانەوەی سڵامەتی لە کۆمەلگای ئێرانە لەژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی تێکەڵاوی گەندەڵیەکانی کۆماری ئیسلامی بووە؟ چاولێکان تۆزێک زۆرتر ئەو شتە باسکەم. ئێمە دەتوانین سیستمی سڵامەتی وڵاتێک بەپێی سیستمی سیاسی اقتصادیەکەی پێناسە بکەین، دەتوانێت سوسیالیستی بێ و دەوڵەت و ئەو حاکمیەتە هەموو شتێ بگرێتە ئەستۆ و بەرحاڵ دخالت بکە و لە مالکیەتی فەردی دەربێنێ بۆ ئەوەی کە هەموو کەسێک سڵامەتی مافێکە کە هەموو مرۆڤێک دەبێ لی بەرخوردار بێت. ئەوەی کە دەوڵەمەنە لە چ ئاستێکدا بە سڵامەتیەکە دەگا ئەوەی کە فەقیرە و چینی کرێکار و هەژاریشە دەبێ هەر لەو ئاستەدا بۆ سڵامەتیە بگە. سۆسیالیستیەکە ئەوەیە کە دەوڵەت و حاکمیت خۆی دێ و بە شێوەیەکی بەرابەر ئەمە مدیریت دەکا و بۆ ئەوەی کە هەموو چینێکی کۆمەڵایەتی لی بەرخوردار. لیبرالیەکە ئەوەیە کە فەردمەحوەرە و زۆرتر بەرەو خصوصی سازیە و ئەوەیە کە ئەگەر لەوانەیە کەسێک دەرامەدێکی باشی نەبێ یا پارەی باشی نەبێ لە ئەو سڵامەتە باش بەرخوردار نەبێتی. سیستمێکی دیکەش هەیە لە وڵاتانی هەنێ لە وڵاتەکاندا تێکەڵاوێکە لە ئەم دوو شتە، ینی هەم بەشی دەوڵەتی هەم بەشی خصوصی. پێناسەیەکی ینی بە شێوەیەکی دیکە و لە ڕوانگەیەکی دیکەوە دەتوانین چاوی لێ بکەین کە سیستمی دەرمانی منتەقەکان ینی منتەقەی مەدیترانەیی شەرق غەرب ئەمانە ئافریقا هەر کامێکیان سیستمهای بەڕێوەبەرایەتیەکیان هەیە، ینی هەنێ لە وڵاتەکان کە نزیکن لە یەک لەوانەیە وەکو یەک بیبەنە پێشەوە و لە ڕوانگەیەکی دیکەشەوە دەتوانین تعریفی بکەین سیستمی پەرداختی ئەو وڵاتەیە کە چۆن پەرداخت دەکرێت. ئایا سیستمێکی پەرداختی مستەقیمە و نەخۆش دەڕوا بۆ خۆی لە جیفانی خۆی مستەقیم دەیدا یانە بیمەیە، ئەم بیمەیە چۆنە خەڵک بۆ خۆی اختیاری دەڕوا پوڵ دەدا بە بیمە و دواتر ئەگەر نەخۆشکەوێ بڕا بۆ بیمارستان بیمەکە پوڵی پزیشکەکە و کادی دەرمانەکە بدا یا ئەم خودی ئەم بیمەیە لە ئەستۆی دەوڵەت بێ، ینی ئاوە ینی شتەکە ئالۆزە و هەروەها سڵامەتی خەڵکیش شاید لەوانەیە شتێکە لە بیرم چوو بێ ئەوەیە کە ئەو جغرافیایەش لە هەر کوێ نزیک بێەوە ئاستی بەهداشتی ئەو جغرافیایە لەسەرێ بێ لە خوارێ بێ دیسان کاریگەری، ینی ئێوە کاتێک کە نزیکن لە ئەفغانستان و یا ئافریقا و ئەمانە لەوانەیە تووشی نەخۆشی هایەکی زۆرتر بن، بەڵام لە کشوەرهایە کە پێشکەوتوترن کەمتر ئەگەر چی سیستمەکە ینی کاریگەری هەیە ئەمە سوسیالیستی بێ لیبرال. بەڵام بەرحاڵ ئێران هەر وەک باسم کرد بە خۆشی نازانێ ئێستا کامیانە بۆ خۆی وەک باسی دەکات دەڵێ تێکەڵاوێکە و زۆرتر بەرەو سوسیالیستیە و زۆرتر بەرەو ئەوەیە کە دەوڵەتیە و دەوڵەت لەگەڵ پزیشک و پەرستار و پرسۆنەل و سیستمی دەرمان تەرەفە و خەڵک دەبێ بەرخوردار بن لەو سڵامەتیە، بەڵام نەیتوانی وە ئیجرای بکە پێچەوانەکەی آخر لەو لاشەوە بەحسی دینی تێکەڵ دەکا و دخالەتی تێدا دەکا و ئەم بەحسی دینیەش دیسان بۆتە هۆی شەیادی و کڵاوبەرداری و دوعانووسی و هەمووی ئەمانە تەسیری هەیە لەسەر سڵامەتی خەڵک. تبی سنەتی و ئیسلامیان هێناوە تێکەڵی ئەو پزیشکی کە ئەمڕۆ هەیە کردووە تەنانەت لە ئاستی وزارەتی بەهداشتدا لەو لاوە ئەوە ئاوە بڕوانن. ئێستا من نەخۆشێکم هەیە، من پزیشکیم و بەرنمەیەکی بۆ دەڕێژم بۆی کە دەرمانی بکەم، بەڵێ بەرنمەکە هەیە و دیارە کە دەبێت چی پێ بدرێت، بەڵام ئەگەر من ئەو پوڵەی کە دەبێ بدرێ بەو دارووە بۆ ئەوە بدرێ بۆ نەخۆشە بۆ خۆم بیخۆم لە نەهایەتدا بەو هەدەفەی کە سڵامەت و دەرمانی ئەو کەسەیە ناگەین، ئەوەیە کە فسادیش لەو لاوە خەریکە کاریگەری خۆی دەکا و لە ئێران ڕێژەی فساد ئەوەندە چوەتە سەرێ دزیەکی زۆر خەریکە لەو سیستمی دەرمانە دەکرێت. لەو لاوە سیستم دەوڵەت دێ دەڵێ ئەمە بیمەی هەمەگانیمان داناوە و خەڵکەکە ئەوە بڕۆن دەرمان بن، ئێمە بۆ خۆمان پوڵی پرسۆنەلی و کادری دەرمان دەدەین و هەر وەک لە تەسویرەکەشدا لە فیلمەکەدا من دەیبینم
پەرستارانی سنە دەبینم کە خەریکن ئاعتراز دەکەن. ئەوە نیشان دەدا کە لەو لاشەوە ئەو پوڵە کە دەبێ بیدا بەو پێرسۆنێلە بەوە کە ئەنگیزەیان بێ باش دەرمان بکەن نایدا. وەلەو لاشەوە پزیشکەکە پەرستارەکە دەڵێ من ئەم هەموو شەو نەخۆنیە دەکێشم، ئەو هەوە کار دەکەم، پوڵێکیش بە من نادرێ. ئەویش ئفیکەیسی و ئەو کارە کە دەبێ بیکا، ئەو خزمەتە کە دەبێ بیکا بە خەڵک لەوانەیە نەیکا، یا لەوانەیە بڕوا بەرەو سیستمی خصوصی و داوای پوڵ لە خەڵک بکە. ئەوەیە کە دەوڵەت دێ خۆی دەکشێنێتەوە لەم شەڕە، خەڵک و پزیشک، خەڵک و پەرستار لە بەرامبەر یەکدا قرار دەدا و ئەمانە دەدا بە شەڕدا. ئەو پێ وایە ئەو گەندەڵە، ئەو پێ وایە ئەو گەندەڵە. لە حاڵێکدا کێشەکە لە جگایەکی دیکەیە، کێشەکە لە سیستمەکەیە کە ئەم هەمووە دەدا بە یەکدا پوڵەکە پەرداخت ناکە، ئەو بەرنامانە کە دەبێ ببێ ئیجرای ناکە، دزی دەکا، هەمووی ئەمانە دەبێت بە کێشە و ئەو سیستمە ئەو جوورەکە دەبێت کار بکە، کار ناکە. بەڵێ وەکەوەی کە خۆشتان ئاماژەتان پێکرد پێناسەی سیستمی سلامەتتان کرد، ئێوە خۆتان ڕاتان چییە لەسەر پێتان وایە ئەبێ کام سیستم بێت سیستمی سلامەت لە کۆمەلگادا؟ سیستمی سلامەت لە کۆمەلگادا بۆ ئەوەی توێژینەوە زۆرە، لێکۆڵینەوە زۆرە. لێکۆڵینەوەکان نیشانی داوە ئەو وڵاتانەی کە سیستمێکی لیبرالی دەبنە پێشێ بە تەواوەتی خواردوێنێتە بۆمبەست. بەڵام ئەو وڵاتانەی کە سوسیالیستین گەیشتون بە ئوفۆقهایەکی باش لە دەرمان، وڵاتانێکیش کە ئەو وڵاتانەی کە سرفەن بە لیبرالیستی و بە فەردمەحوەری و بە خصوصی سازی ڕۆشتونەتە پێشێ کە خواردوێنێتە بۆمبەست هاتوون لانی کەم سیستمی دەرمانەکەیان سوسیالیستی کردووەتە سوسیالیستی، وەکو وڵاتێک وەکو ئینگلیس این سیستمی دەرمانەکەی وا لێ کردەوە. لەو مؤلفانەی کە جوانە لە سیستمی سوسیالیستیدا کەڵک وەردەگرن بۆ ئەوە کە بە سلامەت بە ئاستێکی باش لە سلامەت بکەن. وڵاتانێک هەن بەڵام بە تەواوەتی سوسیالیستین سیستمی دەرمانەکەیان و بە بۆمبەستیش نەگەیشتون. من ڕای خۆم ئەوەیە کە بۆ ئەوەی کە هەموو خەڵک و هەموو چینێک لە کۆمەلگادا لە سلامەتێکی باش بەرخوردار بێ، دەبێ سیستمی بیمارستان دەوڵەتی بێ، دەبێ لە خصوصی سازی دەربێ و ئەو خەڵکە بەرامبەر چه ئەوەی پوڵی هەیە چه ئەوەی پوڵی نییە لەو سلامەتە بەرخوردار بێت. دەنا ئێمە ناگەین لەوە سیستمی خصوصیش دەتوانێت وەکو مکملێک وەکو پاڵپشتێک ببێ، ئەوەی دی دواتر دەتوانێت فکری لێ بکرێتەوە، زۆر مەحدود و بە مدیریت، بەڵام ئەوە نەبێ کە بەرەو ئەوە بچێت. بەداخەوە لە ئێران ئەگەر چی ناڵم خۆی جوورەی کە تاریف کردووە زۆرتر خەریکە بەرەو خصوصیش دەڕەوە. بەڵێ دکتۆر سۆرابی وەکو خۆشتان لە تەسویرەکە دیتان ئێمە ڕۆژانە دەیبینین کە کادری دەرمانی لە پەرستار دکتۆر ناڕەزایەتی دەرەبڕن بەرامبەر بەو بودجەیە کە پەرداخە کردیە. بارودۆخی کادری دەرمانی لە ئێراندا چۆن دەبینن لە یەک ساڵی ڕابردوودا کە خۆتان لە ئێران بوون چەند ساڵ کاریشتان کردوە لەو زەمینەدا؟ ئەو فشارە یعنی ئەو بەرنامانە وەختێک جوان ناڕواتە پێشێ لە هەر قۆناغێکیدا و لە هەر بەشێکیە ئیتر لە بەشی مدیریەتیەکەیەوە بیگرا هەتا بەخشی پەرداختەکەی و هەر شتێکی دیکەی وەختێک جوان ناڕواتە پێشێ فشارەکە دێ بۆ خەڵک و کادری دەرمان. سیستمێکی تعریف کردووە ڕژیم بۆ پەرداخت، بۆ حقوق و مافێک کە بە ئەو پەرستار و پزیشکانی بدە، بەڵام بەڕێوەی نابە. یاگە بەڕێوەی دەبا دزیەکی زۆری لێ دەکات. بۆ نمونە قەرارە ئەم مانگە 10 ملیۆن پەرداخت بکە، ئەم 10 ملیۆنەکە وەکو بڵێن کارانە بێت، حقوقی سابتەکە کە هیچ وەکو کارانە بێت، قەرارە منی پزیشک 10 ملیۆن وەرگرم، ئەو 10 ملیۆنە بە من نادا، 10 مانگی کە دەیدا، 10 مانگی کە ئەو 10 ملیۆنەی من ئەوە ینی من زۆر سادە باسی بکەم و ئەوە دەردی دڵی پزیشک و پەرستارەکانە لە ئەو وڵاتە. ئەو 10 ملیۆنە لەوانەیە 10 مانگ لەوە پێش تۆ بتانی باید چوزانم بۆ نمونە لە کتابێکی پێ بکڕی، ئێستا تۆ ناتوانی خەرجی
شوزانم زۆر ینی نیوە لە کتابێکیشی پێ هەتوانی بکڕێت ئەوەیە کە تەواڕمیش ڕوو بە ئەوەندە خەریکە زۆر دەبێ هیچ درەنگ دەداتێ ئەرزشی پوڵەکەش ئیدی ئەو کاتێکە دەداتێ ئیتر ئەو ئەرزشەی نەماوە و ئەو دەمەلیۆنش کە هەر قەرار بووە بداتێ ئێستا ئەرزشی نەماوە پێنجی دەخوا بۆ نمونە یا زۆرتریش ئەوەیە کە ئەوە ئەو خەڵکە ناڕزایەتی خۆیان دەردەبڕن و ئەو فشارە کە دێت تۆ لە عهدەی خەرجی بنەماڵەکەت و خۆتیش بەرنای لەوانەیە لە محیتی کار ئەو استرسانە کە خەریکە پێدوارت دەبێت لایەن کۆمەلگا و سیستم و هەموو شتێکەوە لەوانەیە کەسێکیش ئەو ئارامشی فکری نەبێ و ناتوانێت ئەو جوورەی کە دەبێت کار بکە بیکە ئەوەیە کە لە فەزای بیمارستان و فەزای دەرمانیدا دەبێتە ناخۆشی دەبێتە ئالۆزی بێڕێزیکردن بە یەک هەمووی ئەمانە دەبێتە هۆی ئەوە کە دەشزانن و کاتی دەرمان دەزانن کە ئەم پوڵە بەرپرسەکانن کە خەریکن دەیدزن بە بەرچاو خۆیانەوە ئەوەیە کە ناڕزایەتی خۆیان دەردەبڕن ئیتر کار ناکەن لە بەشی دەوڵەتی ڕوودەکەنە وڵاتانی دەرەوە کاتێکیش تەنانەت بۆ ئەو مافەی خۆیان دێن کۆ دەبنەوە حراست بانگیان دەکات تهدیدیان دەکات هەڕەشیان لێ دەکات حکمی ئەخراجیان دەدا تەوبیخیان دەکات ئەوە کێشەکان ئاوەیە بەڕاستی زۆر ئاڵۆزن. بەڵێ دکتۆر سۆهرابی ئاماژەتان کرد بەوەی کە ئەو فشارانەی کە تێ بۆ کادری دەرمانی و نەبوونی بودجێ بۆ تەئەمینی ژیانی بژێوی بنەماڵەکانیان ئەمان کۆچ دەکەن ڕوەکەنە جەرەوەی وڵات. ئەم کۆچکردنەوە ڕوو بە جەرەوەی وڵاتچوونی ئەم پسپۆڕ و دکتۆر و کادری دەرمانی شارەزایە دەتوانێت لە داهاتوودا چه ئاسەوارێکی بێ بۆ سەر کۆمەلگا بەتایبەت لە بواری تەندروستیە؟ ئاسەواری زۆر خراپی دەبێ ینی دیسان من دەگەڕێمەوە بۆ ئەو قسانەی کە کردم کە زۆر ئاڵۆزە ئەوە کە کەسێک لە سڵامەتی بە سڵامەتی بگا زۆر ئاڵۆزە ینی هەمووی ئەم فاکتەرانە کاریگەریان هەیە تەنانەت ئاستی سەوادی ئەو پزیشکە کە تۆ شانسەن ئەو شەوە دەچی بۆ نەخۆشخانە چه پزیشکێک تۆ دەبینە ئەو پزیشکە چەندە سەوادی هەیە هەمووی ئەمانە کاریگەری هەیە ئەم پسپۆرانە ئەم کەسانە کە پێیان وایە مافیان دەخورێ و ئەگەر بڕۆن ڕوو لە شوێنێکی دیکە بکەن ڕێزیان لە دژگیرێ مافیان دەدرێت دەتوانن ژیانێکی ڕاحەتر بکەن و خزمەتێکی باشتر بکەن بە ئینسان بە مرۆڤ چ لە نەزەر ئەوە کە دەرمانیان بکەن و چ لە نەزەر ئەوە کە ئارامشێکیان هەبێت توێژینەوە بکەن لێکوڵینەوە بکەن دەرمان ئختراکەن دەرمان کەش بکەن نەخۆشیەکان ببینەوە زۆر شتی تر ڕوو دەکەنە دەرەوە ئێستا سیستم هاتووە دەیهەوێ جێی ئەمانە بەچی پڕ بکاتەوە بە زۆربوونی زەرفیەتی وەرگرتنی کادری دەرمان بە جێگوزینکردنی ئەم کەسانە بە سەهمیە ینی کەسانێک بێ ئەوەی کە بخوێنن و بێ ئەوەی کە زانیاریان هەبێ دێن ڕوو دەکەن لە ئەم ڕشتانە ئەلبەتە من تەنیا بەحسم پزیشکی نییە هەر ڕشتەیەکی تر کاتێک تۆ نەخوێنی بۆی کاتێک تۆ سەوادیت نەبێ دواتر وەکو بەرپرسانە کە هیچ تەخەسوسێکیان نییە نە لە سیاست نە لە اقتصاد نە لە بواری پزیشکیەوە بەڵام مەسئولن بەرپرسن و تەواوی ئەوانەی ئاسەواری خراپی دەبێت دواتر لەوانەیە ئەو کۆمەلگای ئیتر پزیشک و پەرستارێکی تێدا نەمێنەوە ئەمانە دیسان ئەم سیستما ئەگەر هەر ئەوە بەردەوام بێ هەر وەکو 40-50 ساڵەوە پێش مەجبور بێ بڕوا لە پاکستان و ئەفغانستان و هند و ئەمانەوە ئەو دەم ئەوەندەی ئاگادار بن دەزانن کە ئێستاش هەنێ لەو پزیشکانە ماوە مەجبورە بڕوا لە وڵاتانەوە پزیشک بێنێ پەرستار بێنێ پزیشک و پەرستار هەیەکی بە کەیفیەتێکی زۆر لە خوارێ و پوڵێکی زۆرتریشیان بداتێەوە ئەوانیش خۆنایەن بە تمەن و ڕیاڵێک کە هەر ڕۆژ ئەرشی کەم دەبێ کار بکەن مەجبور دەبێت بەوان بە دولار ینی ئەو هەموو ئەمانە سەرمایەن کە خەریکن هەروە دەڕۆنە دەرێ و گیان پڕ نابێتەوە بەڕاستی بە هیچ بە هیچ بەرنمەیەکیش پڕ نابێتەوە چه ئەمانە بێن زەرفیەت زۆرکەن پزیشک لە وڵاتی دیکەوە بێنن هەر بەر لە جێ خۆی قرسە ئەوە پزیشک و پەرستاریش من لە وڵاتی خۆم خزمەت بکەم باشتر دەتوانم خزمەت بکەم تاوەکە بێمە دەرێ زمانێکی دیکە فێر بن لەگەڵ سیستمی دەرمانی و فەرهەنگی ئەو خەڵگەدا ڕابێم ئەوە
بەڵای زۆر سپاس دکتۆر سۆهرابی. ئەزمموی شۆڕشی ژینا چییە لەسەر ئەم بابەتە؟ ئەزمموی شۆڕشی ژینا نیشانی دابێ ئەمە سەرڕای تەواوی ئەم کێشانە. ئێمە باسمان لەوە کرد کە دەوڵەت دەبێت پاڵپشتی سیستمی دەرمانی بێ، سیستم هاو مرکزی دەرمانی دەوڵەتی بێ، بەڵام سەرڕای ئەمە نابێ سربەخۆیی لە بیمارستان بگرێت، لە نەخۆشخانە بگرێت، نابێت سربەخۆیی لە دەرمان بگرێت، وەک ئەوەی کە نابێت سربەخۆیی لە سیستمی قەزایی و دادوەری بگرێت. لەبەرەوەی کە ئەمەش دیسان کاریگەری هەیە هەر لەسەر سڵامەتی ئەو خەڵکە. زۆر سادە باسی بکەم. لە ئەزمموی شۆڕشی ژینا ڕژیم هات چی کرد؟ ڕژیم هات بیمارستانەکانی ئەوەندەی کە بردە ژێر کۆنتترۆلی خۆیەوە بە پڕکردنی بە حراست و سپایی و لیباس شخصی و ئەملاولە. نەتیجە بوو بەچی؟ نەتیجە بوو بەوە کە کەسێک کە بریندار دەبوو لە ترسی ئەوە نەدەچوو بۆ نەخۆشخانە، دەی دوای ئەو دەرمان نەدەبوو. لەوانەیە ئەگەر وا نەبایە ئێمە گیانبەخت کردوویەکی کەمترمان بدات، ئێمە کەمەندامیەکی کەمترمان بدایێت، ئێمە زووتر فریان کەوتبین. بەڵام ئاوا دەستی تێوەردەدا و ئاوا کۆنتترۆلی دەکا و هەموو شتێ لە ژێر سەیتەرە و کۆنتترۆلی خۆیدایە. دەبینین کە ئەوەش دیسان لەسەر ئەسڵی ئەو مافەکە باسمان کرد کە سڵامەتە دیسان کاریگەری منفی هەیە. بەڵای دکتۆر سۆهرابی پێم خۆشە وەکو کەسێک کە خۆبەخش بوون لە دەورانی شۆڕشی ژینادا زۆر ڕۆڵتان بووە لە دەرمان و مەداواکردنی ئەو کەسانێک کە بریندار بوون. پێم خۆشە لە زمانی خۆتانەوە ئەوە بۆمان باس بکەن. ئەوەی ڕاستی بێ لە شۆڕشی ژینا زۆر یەک لە مەفاهیمێک کە ڕژیم ساڵهای ساڵ بوو بۆ ئەو خەڵکەی کوشت بوو ئەوە لە ناوی بردبوو زیندوو بووەوە. ئەمە شتە پیرۆزەکانی ئەو شۆڕشەیە ئەو دەستکەوتانەیە کە ئێمە لەو شۆڕشە دەستمان کەوت. وەکو چی؟ وەکو ئەوە کە شتێک بەنێوی کاری خۆبەخش دەتکوت لەو وڵاتە نەماوە. ئێمە بە ئیجتماعەوەیە، بە کۆمەلگاوەیە کە زیندوی لە سەرەتاشەوە هەروا بووە. ینی ئینسان ئەگەر هۆشی بە ئینسانەوە نەبێت ئێمە بەو ئۆفۆقە جوانە کە دەمان هەیە ناگەین. تەنانەت سڵامەتیش هەر لەوە دەیتر ئینسان هۆشی بە ئینسانەوەە و ئەمە سەرەتا هەر خۆبەخشانەش بوو، ئەو مەفاهیمە هەبوونی هەبووە. بەڵام ئەم 40 ساڵە ئەمانە هەمووی مردبوون. لە شۆڕشی ژینا هەمووی ئەمانە زیندوو بوونەوە و کادری دەرمان زۆر بەشێکی زۆر لە کادری دەرمان دەستیان کردبەوە کە خۆبەخشانە بڕۆن بەهانای خەڵکەوە و نەهێڵن لەو مافەڕەوایە کە هی ئینسانە بێبەش بن. بڕواتان بێ هەر لە سەردەمی شۆڕشدا کەسانێکی زۆر هەن دەتوانێت شایدی بدەن کە ئێمە من بەشێکی زۆر چکۆلە، بەڵام هاوکارەکانیشم کە دەڕۆشتینە ماڵان و دەرمانیانمان دەکرد دەگەرانەوە دەیان کوت حەق و زەحمە کە دەکاتە چەندە و کاتێک دەمان کوت کە ئەمە خۆبەخشانەیە و ئێوە ئەو هەزینەی کە بۆ نمونە ئێستا دەتانەوێت بیدەن ڕۆشتن لە خیابان داوتانە و بۆ مافەڕەوەکانی خۆتان داوتانە، خۆشحاڵیەکی سەر و سەمەرمان لە چاوی و خەڵکەدا دەدیت، وەکو ئەوە کە خەریکە ئەم مەفاهیمە بۆ خەڵکە زیندوو دەبێتەوە. ئەمە ئەزمموونێک بوو کە ئێمە دەستمان پێکرد، دەستماندایە بە خۆڕێکخستن و بە کاری خۆبەخشانە بەهانای خەڵکەوە ڕۆشتین. دیارە کەم و کۆڕی زۆریشمان هەبووە لەبەر ئەو فەزایی کە ڕژیم دروستی کردو، ئەو بگرە و دەست بەسەرکردن و کوشتنەی کە هەبووە. بەڵام لە ئاستی خۆمان و لە ئاستی توانای خۆماندا ئەوەندەی کە توانیمان ماینەوە و شەڕمان کرد و خزمەتمان کرد و ئەوەندەی لە دەستمان هات کردمان. بەڵام بەداخەوە ئەو ئەزمونە ناخۆشەکانیشی ئەوە بوو کە ئەگەر فریای کەسێک نەدەکەوتین یا دەماندید لەبەر ئەوەی کە ڕژیم نەخۆشخانەی پڕ کردووە لە مەعمور و ئێمە وەکو پزیشک و پەرستار لەوێ وەکو بەرپرس کاتێک کارێکمان لە دەست نەدەهات، ئەوەش بیرەوەریە ناخۆشەکانی و بیرەوەری منفیەکانیەتی و ئەو سترەسەی کە
دەیاندا بە کادری دەرمان لە نەخۆشخانە دیسان دەبوو هۆی ئەوە کە کارکردی ئێمە بێتە خوارە دیسان ئەوە هەر بیرەوەریهای ناخۆش و منفیە بەڵام بەگشتی ئەزمونێکی زۆر باش بوو بۆ داهاتوو و دیسان ئەو کۆمەلگایە بژایەوە دیسان مەفاهیمی ئینسانی بۆی زیندوو بووەوە و ژیایەوە و ئەزمونێکی باش بوو بۆ داهاتوو کە گەڕقەیرانێکی کە ڕوویدا ئامادەکاری هەیە کرابێت بووی. بەڵێ دکتۆر سۆرابی زۆر سپاس. چۆن تاک و خێزان بە پێی چینایەتیان ئاگاداری تەندروستی خۆیان بن؟ ئەوەی ڕاستی بێ یەکێک لە فاکتەرەکان فەرهەنگە، ینی فەرهەنگی سڵامەت دەبێت جێ بکەوێت لەو کۆمەڵگایەدا، دەبێت فەرهەنگی غەزا خواردن لایفستایل و ئەمانە کاتێک دەبینی سیستمەکەوە فشەلی هێناوە و ئاگاداری مۆزوعەکان هەیە بەڵام تازە بە ئاقارێکی خراپدا چووە و تازە گەڕانەوەشی نییە، ئێمە دەبێت خۆمان ئاگامان لە خۆمان بێت بە فەرهەنگسازیەکی دروست، بە لایفستایلێکی دروست، بە وەرزشکردن، بە پیادەڕەویکردن لە هەفتەدا لانی کەم 4 ڕۆژ هەر ڕۆژی نی ساعت 45 دقە سەعاتێک هەڵاتنێکی نەرم بە خواردنهایەک کە لە بەردەستمانە، ینی ڕعایەتی بکەین چی دەخۆین چی ناخۆین، بەمانە ئێمە دەتوانین فەرهەنگسازیەکی دروست بکەین، لایفستایلێکی دروست بە خەو بێداری تەنزیمکردن، بە دروستکردنی تەفریحاتێک بۆ خۆمان، دوورکەوتنەوە لە هەنێک ناڕەحەتی. ئەمانە دەبێتە هۆی ئەوە کە ئێمە پێش بگرین بە ئەگە نەخۆشیەکیش هەیە پێشی پێ بگرین کە تووشی نەبین کە دواتر مەجبور بین بڕۆین بەرەوە ئەو سیستمە بۆ کە دەرمان بین. و ئەم سڵامەتیەش ئەگەر نەبێ ئێمە کارەکانی خۆشمان لەوانەیە نەتوانین بینە پێشێ، ئەگەر مبارزەیە، ئەگەر کارە، ئەگەر بەخێوکردنی منداڵە یا هەر شتێکی دیکەیە، ئێمە ئەگەر سڵامەت نەبین ئەو کارە ئەو ئەرکە و ئەو کۆشەیشکە لەسەر ئەستۆ لە ئەرکی ئێمە ناتوانین ببینە پێشە. بۆیە فەرهەنگسازی زۆر زۆر گرنگە و ئێمە دەتوانین لەو ڕێگایەوە لانی کەم تا حدێک بەو سڵامەتە کە پێویستە بگەین. بەڵێ دکتۆر سۆرابی زۆر سپاس دەکەم کە ئامادە بووی. من پرسیارەکانم کۆتایی پێهات، ئەگەر پێتان وایە ئاماژەتان بە شتێکی گرنگ نەکردووە فەرموون. زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەوەی کە ئەم دەرفەتتان ڕەخسان کە بەشدار بم لەو بەرنامەیەدا. پێم وایە ئەوەی بە کولی و بەگشتی ئەوەی کە پێویست بووە کتومانە و لەوانەیە ئەگەر باسەکە زۆرتر درێژە بێ، ئەنی درێژێ بدەین تخەسوسی تر و قوڵترە و کاتێکی زۆری دەوێت. هەرەوەندا زۆر زۆر سپاس بۆیەوە و بۆ بینەران و بۆ هاوکارانتان قسەیە. زۆر سپاس. منی جارێکی تر سپاسی ئەوەی خۆشەویست دەکەم کە لەم بەرنامەیە بەشدار بوون، هەروەها سپاسی هەموو ئەو کادر و پزیشک و سپۆڕانەکەم کە هەر وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد لە شۆڕشی ژینادا دەور و نەقشیان بۆ هیوادارم نمونەتان زۆر بێ لە کۆمەلگادا بۆ ئەوەی کە بەردەوام بێم شۆڕشەمان. زۆر سپاس کە ئامادە بوون، جارێکی تر مەمنون دەبم. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە هەر بژین بە شادی و کامرانی.